دعواکاریان من اما جاده بومه چیکن او جاده یا دور صدامیه چه جاده نه آزادی هبون نه سرکانی هبون نه آزادی جیره هبون و که او جاده هی یا رسمی قدیم 84 اما 3 جا 4 جا چون قایم مقام مدیر ناحیه شاروانی او جاده بومه چه نکریه سببی چه نکن رجام او بومه چکن قایم مقام و مدیر ناحیه ها نه او من فضان جاده گتن لیره گوتی چه دواکاری من گوتی دواکاری من او جاده بومه چکن قیر کن اما وەکو دانیشتووانی گەڕەکی ناری زیاتر لە 2000 ماڵ لەسەر ئەو جادەی ئەژین وەڵڵاهی بەس زستانان وەرن بزانم منداڵی گچکە چۆن ئەگاتە ڕەوزەی ئەمن بەخۆم مامۆستامە دێگەی بەس بزانم منداڵی ئێرە چۆن ئەگاتە ڕەوزەی و هەروەها قوتابخانەی دڵدا 2000 قوتابی تێدایە قەبستان زۆرترین خەڵک کەوا لێرە لە شەڕی داعش قوربانی دابی هی ئەو گەڕەکەیە لە ڕێگەی کەناڵی ئەوە بە پارێزگاری هەولێر دەرێم کە زۆرترین دەنجی لەو گەڕەکەی هینایە یعنی کو ئەبی جادەی ئەو گەڕەکەی ئەوابی بەڕاستی ئەوە چەندین ساڵەها ئەوە پرۆژەیە تەماشای لە 2013ەوە ئەو پرۆژەیە پارەی لۆ دەرچووی هەموو شتی لۆ کرایە بەس ما قیر بکرێ یا خوسەب بکرێ ئەوە هەوڕە فەرم و تەلەفۆن لۆ قایم کرا دەرێ من گۆڕایمە نایەم کەس دیار نەبێ کەس لێ لەمان بپرسیتەوە بەڕاستی مزگەوتی لەسەیە قەبستانی لەسەیە مەکتەبی لەسەیە ڕەوزەی لەسەیە یعنی سبەی زستان دادی هە کەس ناتوانانی هاتوچۆی پێدا بکە هیوادارین بێن بە دوو دەنگمان دابێن نەخوا هەتا کەسمان بە دوو دەنگ نە هەلێرە ڕاوەستاینە